2 ساڵ تێدەپەڕێت بەسەر ئەنجامدانی ڕیفراندۆمە شخص خواردووەکەی هەرێمی کوردستان کە لە ئەنجامی پێداگری و کە لە ڕەقی بەشێک لە سەرکردەکانی کورد ئەنجام درا و دەرئەنجامەکەی لە دەستدانی زیاتر لە 150 خاچی کوردستان و دۆست و پشتیوانی نێودەوڵەتی بوو. پەرلەمانتارێکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیش دەڵێت پێش ئەنجامدانی ڕیفراندۆم ئەو لایەنانەی کە پێداگر بوون لەسەر ئەنجامدانی پرۆسەکە لە کاریگەریە نەرێنیەکانمان ئاگادارکردنەوە، بەڵام گوێیان بۆ نەگرتین، ئەنجامەکەش بە نەرێنی شکایەوە. دەبوو ئەنجامدانی ڕفراندۆم هەرەوە بە عشوایی نەکری ئامادە سازی بۆ بکرا ڕای گشت لایەنە سیاسیەکان وەربگیرایە و کۆنفرانسێکی گشتی بۆ ئەنجام بدرا لەگەڵ لایەنە سیاسیەکان و سەرکردە سیاسیەکان و سەرکردە یەکەمی حیزبە سیاسیەکان. بۆیە بەڕاستی ئەو سلبیاتە گەورەی لێکەوتەوە ئەگەر زمینە سازی بۆ بکرایە ڕفراندۆم ئەو نەتیجەکەی نەدەبوو. پێش ئەنجامدانی ڕفراندۆمی ئەمە ئەو بە چاوڕوونیەمان هەبوو ئەشمانزانی کە ئاخاری هەرێمی کوردستان بەو شێوەدا تێپەڕ دەبێت و دەمانزانی ئەو خاکە زێڕینەی کە بە خوێن هاوڵاتیان هەرێمی کوردستان بەدەستیانێنا بەنجامدانی ڕفراندۆم لە تەوقیتێکی نەگونجا و هەلێکی نالەباردا ئەوە نەتیجەکەی دەبێت. بەهۆی نەڕەخساندنی زەمینەیەکی باش بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم هەرزوو دەرەنجامەکانی بە نەرێنی دەرکەوتن و بە زیان بەسەر کورد شکایەوە، بە شێوەیەک بووە هۆی لە دەستدانی دۆست و پاڵپشتیە نێودەوڵەتیەکان بۆ کوردستان. پەرلەمانتارێکی فراکسیۆنی یەکگرتووش دەڵێت پرۆسەکە بە ناتەواوی ئەنجام درا و شەرعیەتی یاسایی و سیاسی و جەماوەری نەبوو. هۆکارەکەیەوە بۆ ئەو پرۆسە گەورە نیشتیمانی و نەتەوەیە بە شێوەیەکی نوێ ناچڵ ئەنجام درا، نە شەرعیەتی یاسایی هەبوو، یاسایەکی بۆ دەرنەکرا لە پەرلەمان و لەو کاتە پەرلەمان پەکخرا بوو. دووەم شەرعیەتی سیاسی نەبوو کە پێویستی بە کۆدەنجی سەرجەم هێز و لایەنە سیاسەکانی کوردستان هەبوو، و شەرعیەتی جەماوەری دەویست کە پێویستی بۆ بوو کە خەڵکی کوردستان دڵخۆش بێ و پشتیوانی لێ بکات، بەڵام نەک لە کاتی قەیرانی دارایە تۆ پرۆسەیەکی ئاوا ئەنجام دەی. و ئەمە پێویستی بە ئێتمێنانی دەوڵەتانی دراوسێ و دروستکردنی لۆبی کوردەوە هەبوو بۆ ئاستی وڵاتە بڕیار بەدەستەکان. هەموو ئەم کارانی بۆ نەکرا. بەداخەوە بەشەکەی خۆمانەڵم ئەجینا شۆڤێنیەکان لە بەغدا حتمما دژی خواستەکانی ئێمە مافی خۆمان بوو ئێمە ببین بە خاوەنی دەوڵەتی سەر بەخۆی خۆمان، بەڵام ئەو ئامانجە گەورە پێم وایە ئەرچی گەورەی دەویست ڕۆڵدا بەشکردنی دەویست و هەماهەنگی و هاوکاری نێوان گەل و سەرجەم هێزە سیاسەکانی کوردستانی دەویست کە بەداخەوە هەموو ئەو زەمینە سازیانە نەکرا. کوردبینی و بیرکردنەوە ناواقیعەکانی بەشێک لە سەرکردە سیاسیەکانی کوردستان و پێداگریان لەسەر ئەنجامدانی ڕیفراندۆم بووە هۆکارێک بۆ ئەوەی کورد 100 ساڵ لە خەونە مێژوویەکەی دوور بکەوێتەوە کە دروستکردنی دەوڵەتی کوردیە. هاوکات خەریک بوو بەهۆی ڕیفراندۆم شتێک بە ناوی هەرێمی کوردستانیش نەمێنێت. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.